بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان پرۆژە یاسایی بودجێ عێراق بۆ ساڵی 2023 و 2024 و 2025 گەیشتۆتە پەرلەمانی عێراق وا بڕیارە پەرلەمانی عێراق لە ماوەیەکی نزیکدا خوێندنەوەی بۆ بکات. گەشتنی پرۆژە یاسایی بودجە بۆ پەرلەمان لە وادەی خۆی زیاتر لە 4 مانگ دواکەوتووە، ئەمەش بەهۆی ناکۆکی لایەنەکان لەسەر پرۆژە یاسایی بودجە بوو. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین وردەکاری کۆی گشتی بودجە عێراق چۆنە، ئایا ئەم بودجەیە تایبەتمەندی چێوە جیاوازی چێ لەگەڵ بودجەکانی ساڵی ڕابردوو، وردەکاری پشکی هەرێم چۆنە و ئایا زەمانەتی جێبەجێکردنی ڕێکەوتنی هەرێم و بەغدا هەیە یاخود دووبارە لەمپەری بۆ دروست دەبێت. لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق قسە لەسەر پرسە دەکەین کە بەڕێزیان لە 2006ەوە خوێنەوەی وردی هەیە لەسەر پرۆژە یاسایی بودجێ عێراق. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەم. سوپاس زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لە دواکەوتنی پرۆژە یاسایی بودجەوە دەست پێ بکەین، 4 مانگی زیاتر لە 4 مانگ دواکەوت هاتنی بۆ پەرلەمان بە دیاریکراوی بۆچی ئەوەندە دواکەوت گەشتنی بۆ پەرلەمان؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ کەناڵی پەیام، سوپاس بۆ تۆ کاک حەشیم. پرۆژە یاسایی بودجە یەکێکە لەو قانونانەی کە ساڵانە تەدویرە بێ، ڕەنگە هەندێک تایبەتمەندی هەبێت لەم بودجەیە. یەکەم جارێک قانونی ئیدارەی مالی جێبەجێەکەن لە مادەی 3ەوە دەست پێەکە کە مادەی 3 باز لە بودجەی 3 ساڵیەکە کە هەموو ڕاپۆرتەکانە بێت تەوقعاتی حسابی نەقد باز بکات، تەوقعاتی مؤشراتی اقتصادی باز بکات و بودجە بۆ 3 ساڵە. ساڵ یەکەمیان بۆ وجوبیە، ساڵەکانی تر قابل بە تەغیرە لەگەڵ سەری نەوت و کەمیەی نەوت، ئەمە قابل بە گۆڕانکاریە لەگەڵ ئەو داهاتە ناونەوتیانەی. یعنی 3 ساڵەکە کە دانراوە بەڵێ دەتوانرێت بەس 2023 گۆڕانکاری تێدا نەکرێت، بەس 2023 وجوبیە، یعنی ئەوەی کەوا دائەندێ و تەصدیقەکرێت لەسەری ئەوە واجبە وەکو خۆی جێبەجێکرێت. بەڵام ساڵی 24 و 25 ئەوە قابل بە تەغیرە و مەجلیسی وزەرا بۆی هەیە گۆڕانکاری تیا بکات، چونکە تۆ لەوە ئەبێت دڵنیابین لەوەی کە ئایا نرخی نەوت وەکو خۆی ئەمێنێت، ئایا داهاتە نانەوتیەکان وەکو خۆیان ئەمێنن، بۆیە ئەوە دانراوە بۆ تەغیر. ئەمە بۆ پێشتر ئەوە کراوە هیچ بڵین بودجەی 3 ساڵدانراوە لە عێراق؟ نامە لە 2019 کە قانونی ئیدارەی مالی تعدیل کرا، ئاخر ڕژنووسی ئەوەی تیابوو کە بە حکمی ئەوەی هەندێک وڵات بودجەی 3 ساڵ زیاتریان هەیە، چکە فەقەرەکەوان نووسراوە زیاتر لە 3 ساڵ توانی تەخمینات بکەیت. ئەم پرۆژە یاسایە تەبەن یاسای ئیدارەی مالی دەستوری مالی عێراقە. ئەم یاسایە کاتی خۆی کە لە سەردەمی برێمەرە نووسراوەتەوە، نەسێکی ناتەواو بوو. لە ساڵی 2016ەوە تقریبەن دەستکرا بە گۆڕانکاری لەم یاسایە، چکەم یاسایە یاسایەکی زۆر وردە. دەستوری مالی عێراقە هەرچی دینارێک لە عێراقا داهات بێ و دینارێک خەرج بکرێ پێویستە لە چوارچێوەی ئەم یاسایە. بۆیە ئەم یاسایە کەنەدیەکان سەرپەرشتیانە کرد، مەعادی حوکەمەی کەنەدی. من لەو خولانە بەشداری کردووە، مەسەن لە خولی 3 و لە خولی 4 بە هەردوو خولەکە اینجا توانیمان ئەو یاسایە تعدیل بکەین. بەڕێز عوبێد محەل مسودەکەی نووسیوە کە یەکێکە لە خوبەرای مەجالی مالی و نەقدی عێراقی لە مەجالی قانونیەکەیە. بۆیە یاسایەکە ئەتوانم بڵێم لە ناوچەکە یاسایەکی دەگمەنە، یاسایەکی زۆر تەفسیلە، یاسایەکە زۆر هەوڵی داوە. هەرچەنە بەداخەوە ئێمە کاتی خۆی گلەیمان هەبوو لەوەی ئەم یاسای جۆرێک لە مەرکەزیەتی پێوە دیارە لەگەڵ سیستەمی فیدراڵیان ناگونجێ، بەڵام برادرانی هەرێم بەرپرسانی هەرێم هەرچەندە کاتی خۆی زۆر داوامان کرد لەوەی کەوا بێنە سەرخەت بەوەی ئەم یاسایە بەرەو فیدراڵیەت بەرین، چونکە دەستور هەندێک جار ڕێگرتووە لەوەی سیستەمی مالی بە فیدراڵیەت بڕوە، بەڵام ئەوان احتیمامیان بەوە نەدا. هەر ئێستش خۆی بۆ خۆی گەورەترین عەرقەلە لە ناوم قانونا لە مادەی 1 فەقەرەی 8 کە باز لە موازنەی هەرێمەکە، ئەو موازنەی کە ئێستا دانراوە بۆ عێراق، هەر پەرلەمانتارێک سکاڵایەکی لەسەر تۆمار بکات لەسەر پشکی هەرێم، ئەگەر محکەمەی ئیتیحادی سەیری قەزیەکە بکات، ئەوە بودجەی هەرێم بەبێت تەصدیق بکرێت لە پەرلەمانی هەرێمە، پاشان ببرێ وەزارەتی دارایی و وەزارەتی پلانی ئیتیحادی، هەردووکیان
بوجەکە دیراسە بکەن و بیخەنە ناو چوارچەوەی بوجەوە اینجا وەکو پشتی هەرێم عینی بە پێی یاسای ئیداری بە پێی قانونی ئیدارەی مالی مادەی هەرێمی کوردستان بودجێ هەبێت بەڵێ بە یاسای بوجە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانەکەی مسادقەی لەسەر بکرێت اینجا بنێرێت و پشتیارێ بکرێت ناو بوجەی اتحادی کەمە خۆی بۆ خۆی خەرقێکە خوازیارم پەرلەمانتارەکانی وەکو مستەفا سەنەدۆ ئەوانە پەنا نەبن بۆ ئەم فەقەرەیە چونکە ئەتوانن لەوێوە ڕێگەی لێ بگرن و سەبەبی ئەساسیش کە ئەو فەقەرەیە وا دانرا هەردوو نوێنەرەکەی پارتی دیموکراتی کوردستان بوون کە کاتی خۆی زۆرمان داوا کرد کە ئەو فەقەرەیە زۆر خەتەرناکە پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان بەڕێز دکتۆرە ڕێواز کاتی خۆی تەدەخولی کرد لەسەر ئەو قەزیە و کەوا قەرار بوو سکاڵای یاسایی تۆمار بکەن لە محکەمەی دەستوری لەسەر ئەو بڕگەیە بەڵام نیان کرد نازانم هۆکارەکەی چییە بەڵام دوجار ئەوەی کەوا مەسئولیەتی ئەو قەزیە هەڵەگرێ نوێنەرانی پارتی دیموکرات بوون کە ئەو بابەتیان باش ئەم یاسایە باسەکە کە بۆ 3 ساڵ ئەتوانی بوجە بۆ نمونەگەر بوجە 3 ساڵ بێت مثلا ئەگەر ملاحەزە بکەیت لە ماوەی 2023 تاوەکو ساڵی 2023 ساڵی 2004 بوجە نەبووە ساڵی 2014 بوجە یاسای بوجە نەبووە ساڵی 2020 نەبووە ساڵی 2022 نەبووە واتە 4 ساڵ نەبووە نەبوونی 4 ساڵ بەبێ بوجە هەرچەندە معالەجە کراوە لە حاڵەتێکە ئەگەر بوجە نەبێ بە موازنەی 12 مانێ معالەجەی کردووە قانونەکە بەڵام گرفتەکە لەوایە نەبوونی بوجە یعنی نەبوونی تەنمیە نەبوونی گەشەی ئابووری نەبوونی کۆمەڵە سێکتەراتی تازە بوجەی ئەم ساڵ ئەوە یەکەم جیاوازیەتی کایە دوم جیاوازی لە پشتی هەرێمە جیاوازێکی گەورە ڕوویداوە کە جاران داوای ڕادستکردنی نەوتەکرا لە بودجەی 2020 قیامی نەوتیان داوا کرد 250,000 بەرمیل پارەی نەوت تەسلیم بە عێراق کرێ لە ئێستادا نا گۆڕانکاریەک لەوە هاتووە کە پارەی 400,000 بەرمیل کەمتر نا لەبەرەوەی مجمەلی ئینتاج ئەوەی دەرەهێنرێت لە هەرێمی کوردستان تەمەنەوە یەکێکە لە ئەو خەلانەی وەفدی دامسانکاری کوردی لەو بوجا سەرکەوتون نەبووە کە ئەڵێ ئەوەی دەرەهێنرێت لە هەرێمی کوردستانە ئەبێ بخرێتە حسابێکی بانکیوە کە سەرۆکوەزیران یا ئەو من یخەویل و کەسێک کە ئەو سەلاحێتی پێبدا لەو پارەیە سەح بکە لە عێراقا کاک حەکیم ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت بەکارهێنرێ بۆ ئیستیهلاکی مەحەلی بۆیە لەوێ بنزین بە 450 دینارە لە هەرێمی کوردستان بە 975 دینارە بنزینە عادیەکە ئەوە سۆپەر و محەسەنەکە بە شێوەیەکی جیاوازتر بۆیە جیاوازی ئەم ساڵ لە بوجە طبعا جاران لە مادەینەوە ئەگەر سەیری هەموو بوجەکان بکەیت لە مادەینەوە دەست پێکات تا مادەی 12 لە ئێستادا نەخێت لە مادەی 12 بەدواوە دەست پێک مادەی 12 و 13 و زۆرترین ئەو مادەی کە باسی داهاتەکانەکە لە مادەی 14 کە خەلەل لە مادەکە ئەوەیە کە ئەڵێ ئەوەی دەرئەهێنرێت لە هەرێم ئەبێ حسابەکەی بڕاتە ناو حسابێکی تایبەتەوە کەواتە مەسئلەی بۆری حساب کردووە و حسابی تەنکەریشی کردو چکە دوای دیوان ڕقابەی مالی ئەکەوێتە متابعەکردنی ئەوەی ئەو بیرانە یەک متابعە کا بزانێت چەندێک بەرمیل نەوت دەرەهێنن و بۆ کوێ ڕوا و چه ئامرازێکە ڕوا بۆی حساباتەکەی لەوێ ئەوە دوو گۆڕانکاری خوازیار بووم کە گۆڕانکاری لە ڕێژەی دانیشتوانی هەرێمە کەوا چەند ساڵە ئیحساییات دەواکەین بەڵام ئەوە تازە لە دەست پەرلەمانتاران ناتوان بیگۆڕن چونکە نیسبەی 12.67 کە ثابت کراوە بۆ پشتی هەرێمی کوردستان تازە لە دەسڵاتی پەرلەمانانەیە چونکە پەرلەمان ناتوانێت زیادە پێش جەناب چون نەکردو لە سەردەمی خولەکەی خۆت کە ئیحساییاتی 10 ساڵم داوا کرد بوو ئیحساییاتی 10 ساڵی هەرێمی کوردستان لە چاو دانیشتوانی عێراقا 13.92 کە وەزارەتی پلاندانان وەسایقی ڕسمی و تەسلیمم کردووە بە بەرپرسانی هەرێم هەر کاتی خۆی و ئەمساڵ هەندێک لەو پەرلەمانتارە بەڕێزانە دەوای ئەو ئیحساییان کردبوو بە ڕسمی وەریان گرتووە کە ڕێژەی کورد لە سا چواردەیە بەڵام شکستەکە هی پەرلەمانتارەکان نییە زۆر بە سەراحەت بڵێم شکستەکە هی وەفدی دانوستانکاری پەرلەمانە شکستەکە هی ئەو وەزیرانەی دانوستانکاری هەرێم بەڵێ ئەو وەزیرانەی کە لەوێ بوون لە مەجلیسی وزەرا کاتێک پشتی هەرێمی کوردستان باز لە 12.67 دەکرێت وەزیری تەختیت لەوێ هەر زۆر بە ئاسانیان توانێت پرسیاری لێ بکەن کە وەزیری تەختیت دەتوانم بڵێم کەسێکی گونجاوە و کەسێکی باینسافەوە دۆستە بە کورد لە
مامەڵەکانی چکە من مامەڵەم لەگەڵ کردووە بەڵام دیارە وەفدی دانوستانکاری کوردی شکستی هێناوە لەوەی کە بتوانێت 12.67 کاتە چواردە چونکە ئەمە ئیحسایاتی وەزارەتی تەختیتەوە کەس ناتوانێت ڕێژەکە گۆڕێ بۆ هەر لە سایەکێک 1 میلیارد دلار گۆڕێکا هەر لە سەدایەک بەڵێ هەر لە سایەکێک 1 میلیارد دلار گۆڕێ چکە تۆ تەسەوری ئەوە بکە ئەم بودجەیە 199 تریلیۆنە یعنی 199 تریلیۆن یعنی هەموو لە سایەکێکی لە ساسەی بودجەکە چەنە هەموو 2 تریلیۆنێک لە سایەکە کەواتە ئێمە 12.67 بۆ لە سا چواردە تقریبا ئەکاتە 1.5 کە نزیکەی 3 تریلیۆن زیادە لە پشتی هەرێمە ئەگەر بڵین لە بابەتەکە کەمەکرێتەوە بە سیادی و حاکیمە و ئەوانە ئەوە لانی کەم تریلیۆن و نیوە یا 2 تریلیۆن پشتی کورد زیای کرد کەمە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە بوو بەڵام بەداخەوە وەفدی دانوستانکاری کورد نەیتوانیوە ئەمە بسەلمێنێ بە عێراقیەکان بۆیە بودجەکە ئەمە هەندێشتی تازەیە شتە کۆنەکانی کە هەیە بودجەی عێراق لەبەرەوەی بودجەیەکی تەخمینیە موازنەی بنوودە بە تەخمینی ئەکرێ بۆیە ئەگەر سەیریکەی بە هەمان ڕێتم هاتووە و بە هەمان شکل هاتووە لە بیدایەت و داهات و دوای نەفەقات و دوای عجز و دوای قوڕوز و ئەوانە بە شێوەیەکی گشتی ئەمانەیە بۆ کورد یەک فەقرە دووبارە بووەتەوە کە ئەویش تەسوی حساباتە لە مادەی 12 هاتووە کە تەسوی حساباتی 2004 بۆ 2022 کە یەکێک لە ڕاپۆرتەکان لە ساڵ 2012 هەیە داوای 21 تریلیۆن دینارەکە لە هەرێمی کوردستان ئەو پاکتاوە ساڵ 2012 ئەگەر 21 تریلیۆن بێ ئێستا زیاد لەوەیە ئەگەر بودجەکە بڕاتە بواری جێبەجێکردن و ئەوان بیانەوێت تەفعیلی ئەو فەقەرەیە بکەن ئەوە بە بڕوای من ئازێتی پشکی هەرێمی کوردستان دەدەن باش بەس لەسەرەوەی کە بەڕێز باس کرد مادەی 13 وردەکاری بڵین پشکی هەرێم یەکەمیان باسی پاکتاکوونی حساباتی دەکات 4 بۆ 22 دووەمیان دەڵێت 400,000 بەرمیل نەوەدۆکو جەنابە دامەژ تەمەن هەرێمی کوردستان لە بینی 392 تا 430,000 بەرمیلی بە معدل هەناردە کردووە لە ناو بودجەکە نابێت کەمتر بێت لە 400,000 بەرمیل دەکرێت زیاتریش بێ مەسن ئەوان نووسراون لا يقل عن 400,000 بەرمیل یعنی هەرچەند هەرێم ئینتاج بکە ئەبێ پارەکەی بچێتە ئەو حسابە بانکیەوە لەو حسابە لەژێر چاودێری وردی دیوانی ڕقابەی مالی ئاوێتەوە دیوانی ڕقابەی مالی مانگانە راپۆرتەدا بە ئەنجومەنی وەزیرانەوە بە پەرلەمان چونکە دیوانی ڕقابەی مالی ڕاستە هەیکەلیەن سەر بە ئەنجومەنی وەزیرانە بەڵام پەرلەمان دەسەڵاتی هەیە بەسەریە کە ئەتوانێت مانگانە داوای راپۆرتی لێ بکات لەبارەی ئەو حساباتەوە ئەمەش خۆی بۆ خۆی ئاسان نابێ ئەو پارەی کە دێتەوێ مەسەن لەو شایستەدارانەی کە دایناوە 12 تریلیۆن دیناری داناوە بۆ با بڵێن خەرجیەکانی نەوت پرۆسەی دەرێنان لەو 12 تریلیۆنە تەنها 400 میلیارد دانراوە بۆ هەرێمی کوردستان کە لە کاتێکە هەرێمی کوردستان لە سا 49 ئەو داهاتەی بەدەستێنێ ڕوا بۆ خەرجی و بۆ نقلی نەوت کولفەی بۆری و کولفەی نقل کامە خۆی بۆ خۆی ئەم پشکەی هەرێمی کوردستان زۆر کەمە دووبارە ئەڵێم بەداخەوە دیارە وەفدی دانوستانی کورد یا هەر ئەوەندەیان بۆ کراوە یا خود نەیانتوانیوە بە حەقیقی چونکە دیلۆیت مؤسسەیەکی دەولیە یعنی حساباتی دیلۆیت ئەوە ڕاستە خۆ مشارەکەی پێ بکرایە کە فەرمونون ئەوە تەقاریری دیلۆیت سەیری حسابات و خەرجیاتی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی بزانن کە ئەو حساباتی دانێن بۆ خەرجەکان چونکە ئەو پارەی کە دائەنرێ لەوێ مەبەستەکە چییە لە پارەکە دانرا و مراقەبەکرێ ئایا ئەمان نیازیان وا بووە کە بڵێن ئەوەندە پشتی بۆ کولەف ئەڕوا ئەوەی کامێنێتەوە بۆیە زیادەکەیمان بنێ بۆی بێتە بودجەیەکی تەکمیلی یاخود نەخێر لە دانوستانەکانە چونکە ئەوەی من بینیومە دانوستانەکانی هەرێمی کوردستان زۆر جار وەفدە فەنیەکەی وەزارەتی دارایی و وەزارەتی نەوت بەشداری ڕاستەوخۆیان پێ ناکرێ کە ئەمە قسەی خۆم نییە قسەی ئەو ئەندامانە بووە کە لە وەزارەتی دارایی و لە وەزارەتی نەوت بوون بەشداری ڕاستەوخۆیان پێ ناکرێ هەر سیاسیەکان مناقەشەی قەزیەکەکەن بۆیە سیاسیەکان لە مەسەلەکە نازان تەنها لە ئیتارە سیاسیەکەی ئەزانن و هەرێم ڕەنگە گەشتێتە و قەناعەتەی کە
قرارەکەی محکمە ئیتیحادی بە هیچ شێوەی ڕێگەی وێ نادا کە نەوتە نادە بکە بۆیە دوجار تەسلیم بۆ بە واقعی کە ئێستا هەیە. باشە بەس هەر بڕگەیەکی ترمادەی سیانز دەڵێ تەسلیمکردنی داهاتی غەیرە نەوتی هەرێم ئەوە چۆنە چی دەبێت تەسلیم بەغدا بکرێت سەدا چەند بۆ نمونە سەرەتا مەسەن ئەوانە داهاتی نەوتی و غیر نەوتی لەناو قانونی ئیدارەی مالیە دیاری کراون کامە داهاتی ئیتیحادیە کامە داهاتی غیر ئیتیحادیە سەرجەم داهاتە ئیتیحادیەکانە بێ ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکرێ و لەناو ئەو حسابا بن سەرجەمیان ڕادستی حکوومەتی عراقی بکرێ ڕادستکردنەکەی چۆنە بەڕاستی ئالێتێکی محددیان داناوە ئایا پارەکە لێرە بڕایە بە نظامی مەقاسەیەکەن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم هەرێمی کوردستان هاتووە زەرایبی بە شێوەیەکی بەرفراوان لە هەرێم زیاد کردووە کە ئەمە ئەگەر حساباتی دقیق بێ ئەم پارەیە ناچێت حسابی ئەوەی لەوە پێشکە چۆتە حسابی هەرێمەوە ئەمە چێتۆ ناو حساباتی حکوومەتی ئیتیحادی کەواتە بەرپرسانی هەرێم ئەو دوو هێزە سیاسی کە حکوومەتی ئەو سێ هێزە سیاسی کە حکوومەتیان ئیدارە داوە بازرگانی هەرێم و خاوەن عقاری هەرێم لەمە دووە ئەگوشن بۆ ئەوەی ئەم پارەیان لێ بسەن و بینێرن بۆ عێراق کە ئەوە خۆی بۆ خۆی ئەبوایە دەستکاری ئەو زەریبانە نەکرا چکە ئەو زەریبانە بە قانون تعدیل نەکراون بە تعلیمات کراون زۆرێکیان و زیاد لە حەد زەریبیان زیاد کردووە لە هەرێمی کوردستانە بۆیە نەشاتی تیجاریان تەواو کەم کردوتەوە بۆیە خەلەلێکی زۆر گەورەیە کە ئەم بابەتە نانەوتیانە و لەمە دوعا دیوان ڕقابەی مالی دێت متابعەوە کا بزانێ ئەم داهاتانە سەرچاوەکانیان کوێ مەسەن لە مەرزەکان دیوان ڕقابەی مالی ئەبێ وجودی هەبێ و راپۆرتی دەستکەوێت لە ڕێگەی دیوان ڕقابەی مالی هەرێمەوە ئەمەوێ خاڵێکی دیکە بورە بە خەڵکت بینێسی بەس شتێکی ئیتیحادیە بۆ نمونە مەسەن گەمارگ ئیتیحادیە زەرایب ئیتیحادیە گەمارگ و زەرایب هەمووی ئیتیحادیە ڕسومی خدمەوانە هەمووی مەحەلیە ئیجاری ئەملاک مەحەلیە مەگەر هەندێ ئەملاکی دەوڵەت نەبێ ئەوانە ئەچێتە بابی ئیتیحادی و لەناو قانونی ئیدارەی مالیە بە تەفسیل هاتووە بەڵام لە مەسئلەی گەماریگا هەر منفەزێک لە هەر پارێزگایەک بێ ئەوە لە سا پەنجای داهاتی ئەو مەرزە بۆ داهاتی ئەنجومەنی پارێزگاکەیە بێ کە بۆ پارێزگایە بێ ئەویش لە ڕێگەی پلانێک و دیسان دیوانی ڕقابەی مالی دێت سەیریەوە کابزانی ئەنجومەنی پارێزگاکان تەفعیلن یا تەفعیلین چۆن ئەم پارەیە سەرفەکرێ ڕەنگە چاوپۆشی بکەن و نچنە ئەم تەفاسیلانەوە بەڵام دوجار ئەگەر وردەکاری بەکاربێنن بە دڵنیاییەوە دیوان ڕقابەی مالی ئەو معلوماتە وردەی دەست ناکەوێت بەڵێ ماوەسمەوەی دەبێت لە 150 داهاتی غەیری نەوتی تەسلیمکە یاخود بۆ نا هەم وەکو مجمل نووسراوە کە مەسەلەن هەرێمی کوردستان مانگانە 20 ملیار دینار داهاتی نانەوتی هەیە ئەم 20 ملیارە ئەبێ ڕادەستکە وەرەقیەن بەڵام لە چەندێکی ئەم داهاتە نانەوتیە گومرگە ئەو داهاتە گومریە لە 150 وەکو داهات دەدرێ بە پارێزگاکە زۆر باش بەس کامە لە ناو قانونی مەجالسی محافظاتی ژمارە 21 حکوومەتی عراقی هاتووە باس لە سەرچاوەی داهاتەکانەکە بۆ ئەوی تاریخەکەی پێ بڵێم طبعا کاتی خۆی ئەمە نوێنەری محافظەی بەسرە داوای ئەمەیە کرد ناوی جەبار العیبادی بوو الحاحی لەسەرەوەی کرد کە ئەوە قانونی محافظات باز لەوەیە کە داهاتی محافظات بەشێکی لەو گومرگەیە کە منفەزەکە لە ناو گومرگەکە ئێمە وەکو کوردەکان وتمان ئێمە ڕازی نابین لەسەرەوە فەقەرەیە هەتا وەکو بۆ هەرێمی کوردستانیش حسێب نەکرێ ئەگەر سەیری موازنات بکەی کاک حەکیم لە 2016 ئەوەی تایە کە لە 150 داهاتی بما فيها اقليم کوردستان ئەو بما فيها اقليم کوردستان لە خولی سێهەمە ئێمە نوێنەرە کوردەکان ئەوەمان سلمان لە بوجا ئەگەر سەیری مسۆدەکە بکەیت یان نییە نوێنەرە کوردەکان ئەوەمان سلمان کە هەموو فراکسیۆنەکان بەشدار بوون بە نەبێت حسابی مزایدە بڵند تەنها کەسێک کردی فعلا هەموو نوێنەرە کوردەکان کە 4 نوێنەر بووین ئەو باسی لەوە کرد کە ئێمە قانونی مەجالسی محافظاتمان ئەوەی تایە بەداخەوە هەرێمی کوردستان قانونی مەجالسی محافظات ئەوەی تیان نییە کە داهاتی پارێزگاکان لەکوێیە وتیە بێ قانونێکمان بنێ ئێوەش لە قانونەکەتان هەبێ وتمان لە قانونەکەی ئێمان نییە ئەوە خەینە ناو موازنەوە بۆی بێتە قانون وەکو قانون مامەڵی لەگەڵاکەین جا ئەو فەقەرەیەکی کۆنە فەقەرەی تازە نیە باش بەس وەکو زەمانەتی جێبەجێکردنی سەبوون و مادەی سێزەوەی بەرز باس کرد پاکتاوکردنی شای سەدارەیەکان 400,000 بەرمیل نەوت ڕاستکین داهاتی غەیری نەوتی دەڵێ کاتێک ئەگەر ئەمانە جێبەجێکران وەزارەتی دارایی بودجە دەنێنی وەزارەتی دارایی عێراق
هەنی ئەگەر یەکێک لەو خاڵان جێبەجێ نەکرد گرفتی بۆ دروست دەبێت کەوتووەتە سەر ئەوەی حکوومەتی عراق تا چەند ئەندازەیە چاوپۆشی ساڵانێکە حکوومەتی عراقی حکوومەتی اتحادی چاوپۆشی لەوانە کردووە بەڵام هەرێ مشکلەکە لەوە بووە نەنەوتی تەسلیم کردو نەداهاتی نەوتی تەسلیم کردو لە ئێستادا ئەگەر داهاتەکە لەو حساباتا بێ حکوومەتی عراقی پێی بزانێت چۆنە داهاتەکان ڕەنگە و التیزاماتی مادەی 14 ئەوەندە قرس نەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئەندازەی کە بە شێوەیەک لە شێوەکانەوە بۆ یەکەم جارە ئێمە ئازانی داهاتی نەوتی کوردستان چەندێکە بە دقیقی بێژگەلەوەی کە دیلۆیت چونکە لەوانەیە ئێستا بینەرێک بڵێ یا بەرپرسێکی حکومی بڵێ ئەوە خۆ اعترافەکەی بە دیلۆیت کە کۆمپانیایەکی بیانیە و ئامادە نییە بەڵام ئایا ئەو ڕقمانەی کە دراوە بە دیلۆیت ئەوانەی نەشر کردووە داهاتی ئەو ڕقمانە ئێستا هەرێمی کوردستان داهاتی چی ئەخاتە حسابەوە بۆیە دیوانی ڕقابەی مالی لەمە دوا بە دوواداچوونەکە بۆ تەواوی نەوتی هەناردەکراو لە حتا باز لە هینەکە مشتقاتی نەوت داهاتی مشتقاتی نەوتیش ئەگەر لە هەرێمی کوردستان ئەو پاڵاوگانەی کە نەوت ئەپاڵێون ئەبێ و داهاتانش بڕاتە ناو ئەو حسابەوە بۆیە بە بڕوای من قورسە جێبەجێکردنی ئەم فەقەرانە ڕەنگە دوجار ماگەڕێتەوە بۆ حسابی یەکەم و هەرێمی کوردستان هەروەکو خۆی نەوت بفرۆشە و حسابەتەکەوە لێ بکە ئایا تا چەند ئەندازەیەک حکوومەتی عراقی لەو کاتە ڕازی ئەبێ بەوەی کە هەرێمی کوردستان لە وجودی محکەمەیەکی ئیتیحادیە ئەگەر ئەم یاسای بوجەیان تەنها بۆ ئەوەندە موافقەت لەسەر کردو و دەنگی لەسەر دەن بۆ ئەوەی خەڵک بێدەنکەن ئایا پەرلەمانتارانی مستەقل پەرلەمانتارانی و هێزە سیاسیانی کە بەشدار نین لە ناو پرۆسەی سیاسیە بێدەنگ ئەبن لە جێبەجێ نەکردنی قانونی موازنە ئەو ئەمێنێتەوە کە مانگەکانی داهاتوو جوابی ئەم پرسیارە وەرەگرت. باشە سەبارەت بە قەرزەکانی بانکی بازرگانی عێراق کە لە سەرهەنیمە دیسان باسی 7 ساڵ دەکات دەمێکە و قەرزانە هەن و 400 میلیارەکەش کە هاتووە بۆ هەرێم ئەوش دەچێتە چوارچێوە و قەرزانەکە ئەویش بە قەرز وەرگیراوە چونکە حکوومەتی هەرێم 400 میلیارد دیناری بە قەرز وەرگرتووە لە TBI کە پێشتر 2 تریلیۆن و نیوی لێ وەرگرتووە نزیکەی 3 تریلیۆن ئەمە کاتی خۆی کاک حەکیم لە پێش ساڵی 2014ەوە بەرپرسی TBI ئەو چەکانەی کە قەرزێکی دابوو بە هەرێم 2 تریلیۆن و ئەو چەکانەی وەرگرتە بوویەوە کە بدون ڕەسیدە هەرێمی کوردستان کۆمەڵە چەکی بڵاو پێ کردبووە کەەوە مقاولین نیشان بۆ کردبوو بە موافقەتی بەرپرسی لیژنەی مالی بەرپرسی TBI نامەیەکی نردووە بۆ لیژنەی مالی لە کاتی 2015 بەرپرسی لیژنەی مالی لەو کاتا موافقەتی بۆ کە ئەو چەکانە وەرگن کە ئەو چەکانە یەکێکە لەو حاڵتانەی کە بەرپرسی TBI پێشووی لەسەر با بڵێن محکەمە کرێ لە ئێستادا و لە دووبەیە قەرار وایە لە ئەم مانگە بیگەڕێنەوە و مدەی مەحکومیەکەی کە ڕەنگە لە 25 ساڵ زیاتر بێەوە گەڕانەوەی سەرجەم پارەکانە کە لە سەردانەکەی سوودانی بۆ ئیمارات ئەوە یەکێک بوو لە مەرجەکانی کاتێک دێتە ئیمارات ئەوانەی کەوا لە محکەمە ڕایان کردووە لە سکاڵا ڕایان کردووە چونکە هەر یەکێک لە ئەندامانی لیژنەی مالی بەڕێز دکتۆر ماجیدە تەمیمی 11 سکاڵای لەسەر حەمدێجار تۆمار کردووە کە لەسەر 2 سکاڵایان 11 ساڵ حکم دراوە باقیەکەی تریان ماوە و کۆمەڵی سکاڵای تر کە مؤسسەی نەزاهە تۆماری کردووە لەسەر ئەو بەرپرسە ماوەتۆ کە بهێنرێتەوە عراق و تەواوی محکەمەکان ئەم قەرزە کاتی خۆی بەرپرسی TBI داوێتی بە هەرێمی کوردستان وەکو بۆ موچەش بەکار هاتبوو ینی 2014 ئەگەر طبعا ئەم پارانە ئەو بانکانەی کە لە هەرێما بوون بەشێک پارە احتیفاز پێوەکەن لە ناو قاسەکانی بانکەکە خۆیان ئەوەی فائز بێ زیادە بێ لە بەکارهێنانی بانکەکە ئەیخەنە حسابی بانکی مرکزی فەرعی هەولێر و سلێمانی حکوومەتی هەرێم چوە هەردوو پارەکەی سەرف کردووە پارەی 42 بانقی سەرف کردبوو کە نزیک 6 تریلیۆن دینار بوو فترەیەکی باشی پێچوو کە لە 2014 تا 2023 بەشێکی زۆریان داوەتەوە هی بەتایبەتی من یەکێک لەو بانکانەی کە بەرپرسەکەیم بینی لە ئوردون کەپیتال بانکی ئوردونی بوو وتی 150 میلیۆن دۆلارم بە مقابلی دیناری عراق لە بانکی هەرێم بووە دەستیان گرتووە بەسەریا ئێستا دەوایەکەم نایدەنەوە بۆیە 6 تریلیۆن دینار بوو نزیکەی 3 تریلیۆنی هی TBI بوو جا TBI لەبەرەوەی هی حکوومەتە حکوومەت لە ناو موازنە لە موازنەی 2021 هەمان فەقەرە هەیە کە مانگانە ئەبێ 10 میلیارد دینار و لە فترەیەکی زەمەنیشا 12 میلیارد دینار کە ئیکردە 10 میلیۆن دۆلار مانگانە لەو بودجەیە بەڵام لەبەرەوەی هەرێم بودجەی وەرنەیەگەر لە عێراق
لەو حاڵتانە نەبێت کە 200 ملیارەکەی بۆ هات لە 200 ملیارەکە هەمیشە 12 ملیار دینار بڕاوە بۆ ئەو حساباتەی TBI بەدەقیقی نازانم ئێستا چەندێکی ماوە ئەکرێ یەکێک لەو پەرلەمانتارە بەڕێزانێک کە لە ئێستادا لە پەرلەمان داوای ئەوە بکە بزانە قەرزەکانی TBI چەندێکی ماوە و بۆ کراوە بە 7 ساڵ ئەو تەفاسیلیا بێت لە لیژنەی مالی و لە TBI وەربگیرێت. باشە بەس ئێستا وردەکارێکی دیارە بودجەی پشکی هەرێم بۆ نمونە بەنزیکەیش بێت بۆ نمە کۆی ساڵەکە چەند بێت بە بودجەی سیادی و حاکیمەش خۆی پشکی هەرێم خۆی گرفتەکە لەوایە حاکیمە زیاد لە 50 تریلیۆن دیناری بۆ تەخسیس کراوە کەواتە 140 تریلیۆن ماوە لەو 140 حاکیمەی لێ لا ئەچێ حاکیمە نازانم لە ئێستا چکە جەداویلی تیانە بۆ ئەو پرۆژەی بەدەست من گەیشتووە حاکیمەی تیانە بۆ قەرار وایە کە بگاتە لە لیژنەی مالی لە لیژنەی مالی وردەکاریەکانم بۆ بنێرن دوایی کە ئەوەی ئەمێنێتەوە 12.67 دیاری ئەکرێ واتە قەناعەتم وایە لە 120 تریلیۆن ئەو بابەتە دیارەکرێت لەو 120 تریلیۆنە 12 لێ حساب بکەی زیاتر لە 14 تریلیۆن تا 15 تا 16 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستانە بێت کۆی ساڵەکە واتە کۆی ساڵەکە بەڵێ زۆر باشە بەس کە مانگانە ئەتوانم بڵێم تریلیۆنێک زیاترەکە جێبەجێ ئێستا وارێکەوتون کە وردەکارێکی دیارە بودجەکە لە بەغداوە دێ یاخود مەقاسە دەکرێت وەکو ساڵانی پێشوت چۆن دەبێت وردەکار خۆی نظامی مەقاسە حکوومەتی اتحادی قەناعەتی بە نظامی مەقاسە نییە کە ئەبێ بزانێت چەندێک داهات هەیە و داهاتەکان قانونی دارایی مالی زۆر بەوازە دایناوە بێتە خەزێنەیەک یەک خەزێنە هەیە خەزێنی موحەدی پێوتێ دوای لەو خەزێنەوە تەوزیع بکرێت بە بڕوای من هەرێمی کوردستان لە ئێستادا ئەگەر بیتوانایە دوو ڕێژە بگۆڕێ ڕێژەی لە 112 بگۆڕایەوە ڕێژەی مۆزەفینی بگۆڕایە زۆر زیاتر لەوە ئیسفادەیە کرد بەداخەوە وەفدەکە نەیتوانیوە ئەو دوو فەقەرەیە بسەلمێنێ باشانی سەر نەتوانرەوە ڕێژەی موچەخۆرانیش ڕێژەی موچەخۆرانیش کاک حەکیم لە ئێستادا نزیکەی 600,000 فەرمانبەر زیاد کراوە بۆ تعینات لە حکوومەتی ئێستای عێراقا کامانش بەشێکی مادەی قەراری 315 بەشەکەی تری قەراراتی وەزاراتن قەراراتی حکوومەتی عادل عەبدولمەهدیە حکوومەتی کاظمیە یعنی ئەو دوو حکوومەتە چی قەراریان داوە بە تعینکردنی خەڵک تام لەبەرەوەی موازنە نەبوو لە 2021 دا نەمەزراون ئەمە گوێزراوەتەوە بۆ موازنەی 2023 لە ئێستادا دامەزرێن ئەم 600,000 کەسە کە ئێستا دامەزرێ لە موازنە 21 تریلیۆن دیناری بۆ دانراوە چکە تەخسیساتی تعویزاتی مۆزەفین طبعا لە ناو موازنە موچەی فەرمانبەران لەژێر تایتڵی تعویزاتی مۆزەفین هاتووە لە سەردەمی 2015 36 تریلیۆن بووە دوایی لە 2019 بووە 41 تریلیۆن لە 2023 21 بووەتە 43 تریلیۆن لە ئێستادا 21 تریلیۆنی بۆ زیاد کراوە کەواتە تەنها تەخسیسات بۆ تعویزاتی مۆزەفین 64 تریلیۆن یعنی موچەی موچەخۆران موچەی موچەخۆران لەو 21 تریلیۆنە هەرێمی کوردستان مەحرومە کە تازە دامەزێ بۆ چونکە ئەوانە قەراراتی حکوومەتەکەی کاظمی حکوومەتی عادل عەبدولمەهدی هەموو مۆزەفینی وەسەط و جنوبەکە بەداخەوە شاندەکەی هەرێم ئەبوایە لەو 21 تریلیۆنە بە نسبە و تەناسب لە 112.67 لێ دابین کردایە بۆ موچەخۆرانی هەرێم کە لەو ڕقەمەی کە هەیە 682,021 کەس کە تا ئێستا لە ناو موازنەی حکوومەتی اتحادیە ژمارەی فەرمانبەرانی هەرێمەوەیە و لە حەقیقی ملیۆنێک و 255,000 کەسرێکە ئەیانتوانی شاندەکەی هەرێم سەرکەوتوانە بڵێن ئێوە نزیکەی 600,000 کەستان ئین کردووە ئەگەر 12 بێ 6 12 یا 6 ئەوەندە کەسی نزیکەی ئەکرا 75,000 فەرمانبەر بۆ هەرێمی کوردستان زیاد بکرێ بەڵام هزارەکە پشکێریم 75,000 دەکە ئەگەر بیان توانێت بڵێ نزیکەی 75,000 فەرمانبەری بۆ هەرێم زیاد دەکرد یان خود تازە تعینیانە کرد هەرێمی کوردستان بۆ ئەوەی چۆن لە بەغدا بە ئەوانە دامەزراون لە هەرێمی کوردستان ژاوادا بمەزرانایە یاخود باڵانسی ئەوەیان پێڕا بگرتایە کە تا ئێستا حکوومەتی اتحادی اعتراف ناکە بۆ 1,255,000 اعترافی پێ ناکە یان خود ئیسفادەی سێهەمی ئەوەی کە تەخسیس سەکرێ بۆ فەرمانبەرانی هەرێم بۆ 682,000 تەخسیس سەکرێ ئەگەر بۆ 700,000 موظف بۆ 750,000 موظف تەخسیس بکرایە زیاتر لە 5 تریلیۆن 448 چونکە ئەوەی بۆ هەرێمی کوردستان تەخسیس سەکرێ 5 تریلیۆن و 448
ملیار دینارە بۆ ساڵەکە کەواتە ئەکرا نزیکەی 6 تریلیۆن یا 6 تریلیۆن و نیو عفو نزیکەی تریلیۆنێک بۆ فەرمانبەرانی هەرێم چکە مراقەشەی زۆرم بوو ئەمەوێ بگەڕێمەوە سەر ئەساسی پرۆژەی یاسای بوجە طبعا ئەم بوجەیە وەزارەتی دارایی ئامادەی نەکردووە چۆن وەزارەتی دارایی ئامادەی لەگەڵ وەزیری تەختیت دانیشتم لەم شەوانە لە دیداری سلێمانی کە تەواو بووین دانیشتین لەگەڵی باسی بوجەم لێپرسی فعلا بوجەی ئەمساڵ وەزارەتی تەختیت و خودی وەزیری تەختیت بوجەیەکی ئامادە کردووە بە سعری نەوتی جیاواز و بە سعری دۆلاری جیاواز سعری بە 140 بوجەیەکی ئامادە کردووە دوای محەممەد شیع سوودانی پێوتووە کە ئەو ڕقەمە قبول ناکەن تەوان کە 146 بوو لە بانک دیار و زەختە بوو لەسەر شیع سوودانی کە بێ سعری دۆلار دابەزێنێ یەکەم جار بڕیار بوو 140 دۆلار بە مقابلی 100,000 بێ ئەویان لێ قبول نەکرد بوو دوای بوجەیەکی تری پێ ئامادە کرد بوو بە 135,000 مقابلی 100 دۆلار ئەوەشیان پێ قبول نەکرد بوو دوای کە هاتە سەر 130,000 واتە سێ بوجەی ئامادە کردووە تەنها بۆ سعری دۆلار سێ بوجەیشی ئامادە کرد بوو بۆ سعری نەوتی جیاواز بە 89 دۆلار بە 79 دۆلار بە 70 دۆلار لە ئێستادا ئەگەرێک هەیە کاک حەکیم ئایا کورتێنانەکەی کە لە ئێستادا 64 تریلیۆن و 552 ملیارە ئەگەر نرخی نەوت کە دانراوە بە 70 لە ئێستادا نرخی نەوت 72 برێند یا 74 لەو دەورە نرخی برێند لەگەڵ نرخی عراقیە 7 دۆلاری کەمترە واتە بە 67 ئێستا کەواتە هەر لە ئێستەوە کورتێنانەکە لە 64 و 552 بووەتە 68 و ئەوەندە بەرەو 70 تریلیۆنە ڕوا کورتێنانەکەمان ئەمە لێدوانی مزهر محەممەد ساڵحە کە ئەڵێ ئەگەر هەیە لەم ساڵە نرخی نەوت لە نێوان 6 بۆ 65 دۆلار بێ جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا لەناو پەرلەمان پشکی هەرێم گرفتی بۆ دروست نابێ یاخود پرسیاری ئەوش بکەم پەرلەمان چ دەسەڵاتێکی لە یاسای بوجە یاخود ئەندامانی لێژنەی دارایی چۆنە دەسەڵاتی پەرلەمان سەلاحیەتی دوو شتی هەیە باشە شتێکیش بە موافقەتی مەجلیسی وزەرا سەلاحیەتی پەرلەمان بریتیە لە تەخفیض مجمل المەبالغ لەو 199 تریلیۆن و 22 ملیارەوە ئەتوانێت دایبەزێنێ بودجەی پێشوو لە 2021 164 تریلیۆن دینار بوو لیژنەی مالی کردێ 134 ملیار ئێوە دەتان بەزان بۆ بەڵە دامان بەزان بۆ 134 ملیار واتە 30 تریلیۆن 30 تریلیۆنمان کەم کردەوە چونکە قەناعەتمان وا بوو ئەو ڕقەمانەی کە وەزارەتی دارایی نردوێتی ڕقەمێکی مبالغ بیە ئەم ڕقەمانەش کە وەزارەتی دارایی نردوێتی ڕقەمێکی مبالغ بیە بۆ نمونە دایناوە داهاتی نانەوتی 7 تریلیۆن دینار بێ مستحیلە 7 تریلیۆن دینار حکوومەتی اتحادی داهاتی نانەوتی کۆ بکاتەوە ئەوەی کە ئێمە متابعەمانە کرد مانگانە ئەگەر بتوانێ لە بینی 800 ملیار بۆ تریلیۆنێک ئەگەر تریلیۆنێکی بۆ حساب بکەین ئەوە ئەکاتە 12 تریلیۆن کەواتە هەر لەوێەوە 5 تریلیۆنی نوقسانە ئەوەی داهاتە نەوتیەکە ئەگەر قسەکانی مزهر محەممەد ساڵح ڕاست دەرچن نەوت بێت بۆ 6 بۆ 65 ئەوە ئەو 170 تریلیۆنەی نەوتیش بەدەست نایە کەواتە بودجەی عێراق چی لێدێ بودجەی عێراق وای لێدێ لەو 199 تریلیۆنە کە ڕاستە لە ئێستا تا 23 تریلیۆن مدەوەر هەیە لە وەزارەتی دارایی لەبەردەستیان هەیە بەڵام ئەوی دیکەی هەمووی تەخمینە سعری نەوتیش پەیوەندی بە هەموو جیهانۆ هەیە پەیوەندی بە علاقاتی سیاسیوە هەیە پەیوەندی بە شەڕ و ئاشتیوە هەیە پەیوەندی بە نەشاتی اقتصادیوە هەیە گەشەی اقتصاد و پاشەکشەی اقتصاد کە لە ئێستادا ڕئیسی بانکی ڕئیسی سندوقی نەقدی دەولی هەڵێ ساڵی 2023 ساڵی ئینکیماشە پاشەکشەی اقتصادیە بۆیە ئەگەر ئەم تەحلیلانە ئەم پێشبینیانە ڕاست بن و نرخی نەوت دابەزێ ئەو داهاتانە بە بژۆن ئەو یەکەم پەرلەمان توانێت کۆی گشتی بودجەکە کەم کاتەوە یەکەم سەلاحەتکەیەتی ئەتوانێت مجمل المەبالغ ئەو کۆی گشتی
خەرجیەکان کەم کاتەوە بەس ناتوانێت زیاد بکە ناتوانێت 1 دینار زیادکە باش، ئەوە 1 دینار بەڵێ. خاڵی دووەم مناقلە بین فصول و ئەبواب الموازنە ئەتوانێت لەم وەزارەت شتێک بەرێ بۆ ئەو وەزارەت لەم باب شتێک بەرێ بۆ ئەو بابەت لەم دوانە زیاتری نییە پەرلەمان و لیژنەی مالیش بە تایبەتی ئەوەی کە ئەتوانێت زیادیکە ئەتوانێت بە مفاتەحەی مەجلیسی وزەرا سعری نەوتی داناوە بە $70 بۆ هەر بەرمیلێ سعری نەوت دانێ بە مەسەڵەن ئێمە لە موازنەی 2021 بیرم دێ حکوومەت $40 دانابوو یا $45 دانابوو زیادمان کرد بۆ چەند دۆلارێک بۆ ئەوەی معالەجەی قەزەیەکی تری پێ بکەین وە فعلەن دوایی نەوت زیادی کریانە بێ سعری نەوت کە دانرێ حکوومەتی عێراق لە هەموو موازنەیەکە لە دنیا سێ سعر هەیە سعری تەشاومی هەیە سعری تەفاولی هەیە سعری تەحەفوزی هەیە سعرێک تەفاولی قەناعەتیان وایە مەسەن بلۆمبێرگ و ئەوانە قەناعەتیان وایە نەشاتی اقتصادیان زیادەکە با بڵێن زیاترە دەوڵەتە نەوتیەکان پاشەکشەیەکەن لە ئینتاجە بۆیە سعری نەوت زیادەکە نەخێر تەشاومیە قەناعەتیان وایە رووسیان نەوتی ئەخاتەوە بازار کە ئێستا $20 کەمتر لە سعری عالەمی خاتەوە بازار کەواتە احتیاجاتی گەورەترین بەکارهێنەری نەوت کە سینە رووسیا نەوتی بۆ دابینەکە کامە خۆی بۆ خۆی گەورەترین خەلە لە نەوتی خلیجی چونکە سین لەوە پێش زۆرترین نەوتی خلیجی بەکارهێنا و نەوتی عراقی بەکارهێنا ئەمە سعری تەشاومی سعرەکەی تەحەفوزیە لە بینی هەردووکیانە عێراق بە درێژایی 2005 بەدواوە کە موازنەی داناوە سعرێکی تەحەفوزی داناوە بەڵام ئەمساڵ سعرەکەی تەحەفوزی نییە سعرەکەی هاتووە تعاملی لەگەڵ $70 کردووە کە تعاملی لەگەڵ سعری واقع کردووە کە نەبووایە وایان کردە بەس پەرلەمان پێشبینی پێویستی بە چەندە تا پەسەند دەکرێت پەرلەمان لانی کەم لەو حاڵەتەی کە ئێستا هەیە پێویستی بە مانگێک ئەبێ بەڵام ئەیشکرێ کەوتۆتە سەر ئیدارەدانی لیژنەی مالی لە ساڵی 2016 یا حەڤە ئێمە موازنەمان بە 12 ڕۆژ تێپەڕان ئەو کاتێکە بەڕێز فالەحساری سەرۆکی لیژنەی مالی بوو محەممەد تەمیم جێگری سەرۆکی لیژنەی مالی بوو منیش بڕیاردەری لیژنەی مالی بوو باشە کاریگەری چێگە خود بۆ دواکەوتەوە ساڵ و ئێستش دواکەوتنەکەی کاریگەری چیە بۆ دواکەوتنەکە قانونی ئیدارەی مالی دیاری کردووە بێ لە مانگی لە ناوڕاستی 5 دەست پێ بکە لە دەی دەبگاتە پەرلەمان لە دەی دەبگاتە پەرلەمان بۆ یەک لە بەردەستی حکوومەتا بێ واتە لە دەیدا تاوەکو یەک ئەوەندە ڕۆژی پێویستە پەرلەمان لە ئێستادا ئەگەر مەسەڵەن لیجانی فەرعی بەکاربێنێ یاخود مەشروعەکە چۆن هاتووە لە حکوومەتەوە ئاوا تەصدیق کە ڕەئی هەیە هەموو جارێ مەسەڵەن ڕەئی هەبووە لە ناو لیژنەی مالیە ئەمە مەشروعی حکومیە مەشروعی حکومیە با مسادقەی بکەین چۆن هاتووە کە ئێمە لە ڕاستیە وامان نەکرد لە 2007 نەبێ بۆیە ئەو کەفەیە ڕاجحە کە مەشروعی حکوومەت چۆن دێت ئاوا پێش دواکەوتاتنی بۆ پەرلەمان لەبەرەوەی حکوومەت تەشکیل نەکرا حکوومەت کە تەشکیل کرا تەخیر تەشکیل بوو کە تەخیر تەشکیل بوو سعری دۆلار گۆڕانکاری بەسەرا هات سعری دۆلار ئیتفاقی هەرێم یەکێک بوو لە عەرقەلە ئەساسیەکانی ئەم گرفتانە وای کرد کە تا ئیتفاقی هەرێم کرا بۆیە تەخیر بوو و سوودانیش ڕەنگە گوێزانەوەی بووجە لە وەزارەتی داراییوە بۆ وەزیری تەختیت بابەتێکی دیکە بێ کە زۆر متمانەی بە وەزیری دارایی نەبوو بێ لەو مەجالە باشە چەند خولەکێکمانەوە سەبارەت بە دۆلار کە جێگیر کراوە بە 1300 بەڵام ئێستش جیاوازی هەیە لە بازار خۆی ئەمە ئەو بڕیارەی سوودانی کە لە ژێر زەخت یەکێک لە کوتلە گەورەکان ئەو بڕیارەیدا ئەگینا سوودانی تا کاندید بوو لە پەرلەمانە بۆ نوێنەرایەتی خەڵک قەناعەتی وابوو کە ئەبێ سعری دۆلار بێتەوە بۆ 120 بەڵام کە بوو بە ڕێز وزەرا اینجا لە واقعەکە تێگەیشت کەوتی ئەوە اختصاصی بانکی مرکزیە و من تەدەخولی تیان ناکەم لە ژێر کاریگەری یەکێک لە کوتلە گەورەکانی ناو پەرلەمان کە تهدیدیان کردبوو بە خۆپیشاندان و لە ماوەی مانگێکە حکوومەتەکەی ڕوخێنن ڕازی بوو بەوەی کە 130,000 دانێ لە مقابلی $100 ئەمە ئایا بەرژەوەندی هاوڵاتیان لەوەیە سعری دۆلار بەرز بێ یان نزم بێ بە تاکیدی سعری دۆلار نزم بێ ئەم 130 بۆ هاوڵاتیان لە چ کاتێکە ئایا ئێستا لە بازارە بە 130,000 دۆلارمان دەسەکەوێ لە کاتێکە کە 146 بوو حکوومەت دەیفرۆشت هاوڵاتی بە 148 دەستێکەوە لە بازارە ئێستا بە 130 حکوومەت دەیفرۆشێ هاوڵاتی بە 150
ئێستا چوار ئەمە 56 56 بە 156 بە حیاتی هامیشی ڕبحی دۆلار ئەوەندە نەبووە کە بکاتە 26,000 دینار بۆ ئەو بانک و شەریکە حەواڵاتانەی کە پارە وەرەگرن. ئەمەش بریتیە لەو فشارەی کە کرا لە بەرژەوەندی ئەو هێزە سیاسیانەی کە یا بانکان هەیە یا شەریکاتی حەواڵە کە هێزە کوردیەکانیشی تایە. بۆیە دوجار هاوڵاتی بازی ئەو گرانبوونەیدا. بەس ئێستا ئەوەی کە ئەو شەریکانی دۆلار وەردەگرنەوە کۆمپانیانە کە پشکی هێزە کوردیەکانی شتەیە یعنی ئێستا ئێستا بۆ ئەگەر 56 بێ 26,000 لە هەر 100 دلاری قازانج دەکەن. ینی ئەوانەی کە بە تایبەتی نەقدە و ئەتوانن بیفرۆشنەوە ڕاستەوخۆ. ئەوانەی دیکە نا کە شەریکەی حەواڵاتە و ڕاستەوخۆ ببی بە بۆ مەزدەر. شەریکەی حەواڵاتەوە ناتوانێت بەڵام بە شێوەیەک لە شێوەکان هامیشی ڕبحەیەکی باشیان دەستەکەوێت زۆر زیاتر لەوەی جاران. بۆیە دۆلار لە ئێستادا ئەو دابەزینە بەرژەوەندی کاک حەکیم ئێمە ئەگەر پرسیارێک لە جەماوەر بکەین لە شەقام بکەین باش کاتێک 146 بوو لە بانکە 148 بوو لە بازاڕە سەری کاڵاو کەلوپەل چۆن بوو دوایی کە تەفرەیەکی کرد گەیشتە نزیکەی 170 سەری کاڵاو کەلوپەل بەرز بوویەوە کە حکوومەت هێنایە سەوسی ئایا سەری کاڵاو کەلوپەل دابەزی نەخێر چونکە دائیمەن شەریکات کە سعر بەرزەکەن و ئامادە نین دوای دایبەزن چونکە هاوڵاتی هینی لەگەڵاکە ڕادێ لەگەڵیا یا کۆمپانیاکە ئامادە نییە کاڵاو کەلوپەل بارزان بکەن. یەکێک لەو کێشە گەورانەی کە ئێستا دروست بووە خەڵک قستی لەسەرە قستی شوقە و قستی مۆبیلات و سیارە و ئەوانە کاتی خۆی بە سعرێکەوەی کڕی و قستێکی لەسەر ماوە ئەو قستە ئێستا بێ بە دۆلار بیداتەوە بە کۆمپانیەکە ڕاستە کۆمپانیەکان هەندێکیان گۆڕانکاریان تیا کردووە مەسەن بە 145 وەرەگرێ بە 150 وەرەگرێ هەندێکیان نەخێت تاسە ئەوانەی قسارە و شتی مۆبیلاتوانیان هەیە و بە 156 بێ بیگۆڕێتەوە کەواتە دوجار ئەم ئاڵوگۆڕ و بەرزوونزمە لە زیانی هاوڵاتی تەواو بوو. بۆی من کات خۆی پێشنیارێکم کرد بۆ سوودانی و بەنامەیەکی ڕسمی یەکێک لە هاوڕەکانم دابوویە دەسی کە تازە ئەوە سابت بووە ئەو گۆڕانکاریەی کە حکوومەت دەسی ئەەکەوێ ئەو زیادەی دەستەکەوێ بابێت دابەشی کاتۆ لەسەر هاوڵاتیان چونکە ئەوە پێوترێن نظامی دەخلی ئەساس لە زۆر وڵاتە ئەمە مارەسەیەکرێت لە کۆی دەمە کراوە لە کۆماری ئیسلامی ئێران فترەیە کراوە بۆیە سوودانی ئەیتوانی خۆی لابدا لەو ئاڵۆزیە و ئەو پارەیە دابش کاتۆ بەسەر هاوڵاتیانە هەر هاوڵاتیەک حسابێکی بانکی بۆ ئۆکرایە و مانگانە یا سێ مانگجارە سۆ ناو حسابەکەی یاخود لە ڕێگەی وەکیلی بایعەکەەوە ئەیتوانێ و پارەی وەرگێ و هیچ تەزەخومێکیش لەسەر بازار دروست نەکرد یا هەر تەزەخومێ بکرایە بەەوە معالەجەیە کرد. باشە سەبارەت بە بودجەی هەرێم ئێستا کە بودجە عێراق پەسەند دەکرێت ئەوان زۆر جار پاساییەوە دێنن کە بودجە لە عێراق پەسەند نەکراوە بۆی هەرێمی یاسای بودجەی نییە نەخێر هەرێمی کوردستان هیچ پاساوێکی نییە چونکە ئەتوانێ یاسای بودجە ئەگەر ئەوەی ئێستا نەکراوە ئەی ساڵی 21 بۆ نەیبووە ئەی 2019 بۆ نەیبووە ئەی 18 و 17 و 16 و 15 و 14 و تا 13 هەرێمی کوردستان بودجەی نەبووە و لەبەرەوەی بودجەی نەبووە بۆ ئەوەی بە کەیفی خۆی سەرۆکی حکوومەتی پێشوو جێگرەکەی سەرۆکی حکوومەتی تازە و جێگرە بایکۆتەکەی بە کەیف خۆیان پارەسەر بکەن و تەخشان و پەخشانی بکەن و بەبێ هیچ ڕقابەیەکی دیوان ڕقابەی مالی. مانای چیە سەبەبی یاسای بودجە داهات خەرج دەکەن؟ مخالفەی مالیە. مخالفەی مالیە. ئەگەر قانون هەبێ محاسبەیەکرێن لەسەر. دوا پرسیارم خولەکێکمان ماوە بە کورتی بڵین ئەگەر هەرێم پابند بێت قازانج بوژانەوەی ڕوودەدات ئەگەر هەرێم پابند بێ و ئەو حساباتانەی کاکرێ مانگی تریلیۆن و نیوەک بێت هەرێمی کوردستان قەناعەتم وایە هەرێم جارێ یەکەم موچە دوا ناکەوێ ئەگەر جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ بکرێت ئەگەر هەرێم جێبەجێ بکات چونکە حکوومەت ئیتحادی من قەناعەتم وایە ئامادەیە جێبەجێ بکات کەوتۆتە دەزەرە جێبەجێ نەکردنی ئەم پرۆژە یاسایە جێبەجێ نەکردنی ئەم پرۆژە یاسایە و هەر کەم تەرخەمیەک لە جێبەجێ نەکردنیە دروست بێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی ئەوەڵ و ئەخیری ئەگرێتە ئەستۆ و دواکەوتنی موچە و دواکەوتنی پرۆژەکان لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حکوومەتەیە. بەڵێ سوپاسی ئەمەدە بزەکەی ماوەستا ئەحمەدی حاجی ڕەشید سوپاس بۆی بینەرانی بڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.